زۆر باش دکتۆر ئێستا نەخۆشیێکی دیکە لە نێو منداڵاندا باوە لە نێو کۆمەلگادا باوە کە منداڵ تووشی سوڕانی چاو دەبیتە دەکرێت هۆکارەکەی بزانێن چۆن تووشی سوڕانی چاو دەبن ینی بە کوردەکە خێل دەبن مندا زوو وای لێ دێت خێل هۆکارەکان چیە؟ خێل عادەتەن لە پێش ساڵێک شتێکی ئاسایە هیچ مشکلی نیە بەڵام پاس ساڵێک دەبینی ئەبێ ئەو وەختە دکتۆری چاو هێنی بکات بڕە بۆ لای دکتۆری چاو خێلبوون تۆ ماسوولکت هەیە چاو چوار ماسوولکەیە یەکێک بۆ ڕاست ڕایەکەشە یەکێک بۆ چەپ ڕایەکە یەکی بۆ احتیمالە یەکێک لەو ماسوولکانە شلبی باشە احتیمالە هۆکاری مێشکەکە بێ مێشکەکە وا لێ کردووە ئەو ماسوولکەیە زەعیفکە ینی ئەبێ ینی بە دواچوونی بڕۆی بە دواچوونی بۆ بکەی هەتاکو بزانی هۆکارەکەی چە بەڵام عادەتەن ئەوە پەیوەندی بە دکتۆری چاوە باشە دکتۆر بۆ نمونە منداڵێک هەیە هیچ پاقلەمەنیەکان ناخوا کە بێگومان زۆر زۆر سوودیان هەیە و گۆشتیش ناخوا بە سوور و سفیەوە باشە و هێلکەش ناخوا ینی ئەو منداڵە لە زۆر خواردنی بە سوود هەتا بڵێن بەشێکی زۆر زۆر بێبەشە باشە ئەو دایکە چ بکە هەتام ئەو منداڵە ئەو خواردنانە بخواتن چ بکەوە پرسیارێکی زۆر زەحمەتە ئەو دایکە ئەبێ برەکسەبری هەبێ ئەبێ خواردنەکە خۆی بیخوا ئەبێ مناڵ چاوت لێکە سیرت دەکات باشە چییە خۆی ئەویش وردە وردە فێرە بێ بەڵام فێربوونی مناڵ ئەوە نییە بە ڕۆژێک و دوو ڕۆژ یعنی تۆ مناڵ لە بدایەتەوە دەستی پێ نەکردو بە سەر و پێ بخۆوانە احتیمال لە 20 ساڵی سەر و پێی نەخواردووە بەڵام بوو بە 30 ساڵ سەر و پێ خوارد تامەکەی وەرگرت بەڵام سەر و پێ بدە مناڵێکی عمری 15 ساڵ بێز دەبێت دکتۆر ئەم هەتا ئەو تەمەنەش گۆشتم نەدەخوارد بەس ئێستا زۆر حەزم ینی دەخۆ ئاخر ئەوەیە گۆڕانکاریە تەبیعاتم نازانم گۆڕانکاری ینی لە ئەتوو مەسەن بۆنی شتێکی کرد ئێستا کوڕەکەم حتا کۆسایلکە نەخوا ینی عمریشی هینە لە سیەکانە یەک جار مناڵ بوو بۆنی هلکای کرد تەوا بێز بۆ ڕشایەوە نەیخوارد تەوا تێگی ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە مناڵ کە شتێک لەبەر چاویەکەوێت بەڵام تۆ ئەگەر دایکەکە بێت و زۆر فشاری لەسەر مەکە تو خۆت خواردنەکە بخۆ بیخە پێش چاوی ئەوڕۆ برنجەخوا سبینێ برنج و مەرەگاخوا ئەگەر گۆشیشی نەخوارد هەر سێرتانەکە دوای ئەویش دەستی لێدا تامیەکە بەڵام بە فشار نا بە ڕغبەت هەبێ مناڵەکە ڕغبەتی لەسەر بێ احتیمالە سبین ینی مناڵەکە نەک لە دایک و باوکوی فێر بێ ئەڕواتە دەرەوە برادێکی بینێ گۆشتەخوا تامیەکە ئەویشەخوا دوای دێتەوە بۆ ماڵەوە حەزی لە گۆشتە تێگەی ئەوە هۆکارە ینی سەبری لێ بگری فێری خواردنەکان دەبێت هەندێ خواردن مەسەن دەبین دایک و باوکیش دەیخوا وەکو پێم وتی لاسایان ناکاتەوە ئەڕۆ لاسایی برادەرەکەی ئەکاتەوە لاسایی دایکێکی ناکاتەوە احتیمالە تۆ مەسەنە ئەو گۆشت دەخۆی لە بەرەوەی برادێکیشت گۆشتی خواردووە لە داوەتێک خوشکەکانم لە من گچکەتر بوون کەسیان گۆشتیان نەدەخوات ئێستا ئەگەر ئەمن دەخۆم ئەوانیش فێربووینە دەخۆن ئاخرەوە تەسیری